لە ڕۆژی 25 مانگی خەرمانان دووهەمین ساڵگەری گیانبەختکردنی ژینا ئەمینی و شۆڕشێکی مەزن کە بۆ بۆنەیەوە کەوتە ڕێ و تا ئێستاش بەردەوامە، کۆمەڵە وێڕای ڕێکخراوە سیاسیەکان و کۆڕ و کۆمەڵ و دامەزراوە مەدەنیەکان لە ناوخۆ و دەرەوەی وڵات داوا لە جەماوەری خەڵکی کوردستان دەکات کە ڕۆژی یەکشەممە 25 خەرمانان لە حرەکەتێکی سیاسی یەکگرتووانە و لێبڕاوانەدا کوردستان یەکپارچە دابخەن با سەرجەم ناوەندەکانی کار و زەحمەت، بازاڕ و ئیدارە دەوڵەتی و تایبەتەکان هاواهەنگ و یەکپارچە بەداخستنی شوێنی کار و پیشەکانیان نمونەیەکی بەرچاو لە بەردەوامبوونی ئاخێزی شۆڕژگێڕانەی ژن ژیان ئازادی نیشان بدەن. ئێمە داوا لە سەرجەم کۆمەڵانی خەڵکی کوردستان دەکەین کە ڕۆژی 25 خەرمانان بە شێوەیەکی هەرچی بەرینتر و یەکگرتوانەتر مانگرتنی گشتی لە هەموو شار و شارۆچکەکانی کوردستان بەڕێوەبەرن و لە کۆڕ و کۆبوونەوەی سەرگەڵکۆی گیانبەختکردوان بۆ ڕێزگرتن لە یادیان بەشداری بکەن. ئێمە لە هەر هەوڵ و کردارێکی پێشڕەوی جەماوەری لە ئێران بۆ یادکردنەوە و بەرزڕاگرتنی ئەم ڕۆژە و لە سەرجەم بانگەوازەکان بۆ دەربڕینی ناڕەزایەتی لەلایەن ڕێکخراوە پێشکەوتن خوازە جەماوەریەکان لە سەرانسەر ئێران لە هەر فۆرم و شێوازێکی ممکن و کاریگەردا بە مەبەستی بەرەو پێشبردن و بە سەرکەوتن گەیاندنی ئەم مانگرتنە گشتیە پشتیوانی دەکەین. لە دەروەی وڵاتیش ئێمە وێڕای پشتیوانی لە سەرجەم کۆڕ و کۆبوونەوە و ئاکسیۆنەکانی ڕێکخراوە و حیزبەت چەپ و پێشکەوتن خوازەکان بە شێوەیەکی چالاکانە لە هاوکاری و ڕێخستنی و حرەکەتانەدا بەشدار دەبین. با بە مانگرتنی گشتی 25 خەرمانان ساڵیادی قەتڵی حکوومەتی ژینا ئەمینی جارێکی تر لەسەر ئیرادە و هاوپشتی کۆمەڵانی خەڵکی کوردستان و ئێران بۆ درێژەدان بە شۆڕشی ژن ژیان ئازادی جەخت بکەینەوە و یاد و بیرەوەری گیانبازی و فیداکاری گیانبەختکردوانی ئەو شۆڕشە بەرز و بەڕێز ڕابگرین.